دیموکراتیکی ڕێبەرۆجەلان لە دوای وتارەکان سەمفۆزیۆنێک دەربارەی تێکۆشانی شکۆدارانی شەهیدان نمایش کرا و هونەرمەند و باوکی دوو شەهید هۆزان جۆمرد چەند بەرهەمێکی خۆی پێشکەش ئەنجومەنی دیموکراتیکی کوردانی سویسرا جەدەکا سێ داهەمین کۆنگرە یاسایی خۆی بەست لە هەڵبژاردننی دەستی دیوانی کۆنگرەکە سیاسەتمەداران نەژاد ئاتاڵای و یوسف ئامەد و شوکران سینجار و یۆکسەل بودەک بۆ دیوانی کۆنگرەکە هەڵبژێردرا لە کۆنگرەکەدا زوبەیدا زومڕۆد هاوسەرۆکی کۆنگرەی کۆمەڵگەی دیموکراتیکی کوردانی و ئوروپا کە جەدەکە جەختی لە گرنگی تێکۆشانی کوردانی سویسرا بۆ ئازادی کردەوە و ئاماژەی با گرنگی پرۆسی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیکی ڕێبەرۆجەلانیش کردو هەروە تیشکیشی خستە سەر گۆشەگیری سەر ڕێبەرۆجەلان وتی ڕێبەرۆجەلان لە دۆخی سەختی گۆشەگیریدایە و ئازادی ڕێبەرۆجەلان بۆ ئێمە گرنگە و داواکاری بنەڕەتی ئێمەیە. لە کۆنگرەکەدا فرانزیسکا سیتر سکرتێری گشتی پارتی باستای لە سویسرا باسی لە قەیرانەکانی ئێستای جیهان کرد و سەرنجێشی خستە سەر گرنگی پارادایمی ڕێبەرئۆجەلان وتیشی کۆنفدرالیزمی دیموکراتیک چارەسەرێکی بنەڕەتی بۆ قەیرانەکان دەخولقێنێت سەبارەت بە بانگەوازیەکەی ڕێبەرئۆجەلان بۆ ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیکیش ڕێگەیان کە بنەمای ئەم بانگەوازیە سەر لە نوێ بنیاتنانەوەی ئاشتی دیموکراسی و سۆسیالیزمە. هەروەها سەرۆک شارەوانی سۆلۆتۆرن ستیفان ئینگۆلدش لە پەیامەکەیدا ڕایگەیاند درێژە بە پشتیوانەکانیان بۆ تێکۆشانی ئازادی گەلی کورد دەدەن و لەلایەکی تریشەوە پارتی سەر لە نوێ بنیاتنانەوەی سوسیالیست لە پەیامێکدا کە ئاراستەی کۆنگرەکەیان کردبوو نووسیبوویان تێکۆشانی دیموکراتیک مەزنتر دەکەین. لە بەردەوامیدا خوێندنەوە و هەڵسەنگاندن بۆ کار و چالاکیەکانی جەدەکا سێ ئەنجومەنی ژنان و گەنجان کرا و گفتوگۆی بەرفراوان سەبارەت بە سەر لە نوێ بنیاتنانەوەی جەدەکا سویسرا لە کۆنگرەکەدا بەڕێوەچوو. لە بەردەوامیشدا دیوانی هاوسەرۆکایەتی هەڵوەشایە و دوو هاوسەرۆک و دەستێکی هاوسەرۆکایەتی نۆکەسی دانرا و بۆ هاوسەرۆکایەتی جەدەکا سویسرا دیلان چێتینکایە و جەمال ئۆزدەمیر هەڵبژێردران. لە پەرلەمانی تورکیا سەرۆکی پەرلەمان نعومان کورتۆلمۆش سەردانی هاوسەرۆکانی گشتی پارتی یەکسانی و دیموکراسی گەلان دەم پارتی تۆلای حاتم وغڵاری و تونجەر باقرخانی کرد. کورتۆلمۆش پاشگەیشتنی با ئۆفیسی دەم پارتی لەلایەن هاوسەرۆکانی گشتی و هاوسەرۆکانی سەرۆک فراکسیۆنی دەم پارتی گولستان کلیچ کۆکچیت و زەزای تەمەڵیەوە پێشوازی لێکرا. هەردوو لە دوور لە ڕاگەاندنەکان چوونە کۆبوونەوە و چاوەڕوان دەکرێت دوای کۆبوونەوەکەیان کۆنگرێکی ڕۆژنامەوانی هاوباش ئەنجام بدەن. هەپەگە نەڕەچە شەیدبوونی گەریلای ئینتەرناسیۆنالیست کێلی فریگانگ بە ناسناوی تیژدا زاگرۆزی ڕاگەیاند و ئاوسی بۆ هەمیشە ناوی لە مێژووی تێکۆشانی ئازادی تەواوی گێلاندا زیندوو دەبێت. ناوەندی ڕاگەاندن و چاپەمانی هەپەگە نەڕەچە پەیوەست بە شەیدبوونی گەریلای ئینتەرناسیۆنالیستی تیژدا زاگرۆز ڕاگەیاند هاوڕێمان شۆڕژگەڕی مەزنی ئینتەرناسیۆنالیستی تیژدا زاگرۆز لە 29 نیسانی 2025 لە گۆڕەپانی بەرخۆدانی گردی بەهاری هەرێمیشەی دەلیلی ڕۆژاوای زاب لە هەرێمەکانی پاراستنی مدیا لە ئەنجامی بردومانی فڕۆکەی بێفڕۆکەوانی سیهای دەوڵەتی تورک شەهید بوو. تیژدا لەسەر بنەمای ئازادی گەلان و پارادایمی دیموکراتیک و ئیکۆلۆژی و ئازادی خوازی ژنی ڕێبەرە و ئاپۆیی لە خۆدا ناونشین کرد و خۆی لە سیستەمی سەرمایەداری دابڕی و ژووری کردە چی ئازادەکانی کوردستان و باوەڕی بە ئازادی تەواوی مرۆڤایەتی بوو بۆ پێکهێنانی سۆسیالیزمی کۆمەڵگەی دیموکراتیک پەرەی با تێکۆشاندا. هەروەها هەپەگە نەڕەچە ڕای دەگەێنێت هاوڕێمان بۆ میلیتانێکی فیدایی نمونەی پەکەکە پاشک و جێگەی خۆی لە مێژووی ئازادی گەلاندا گرت و ناوی خۆی لە مێژووی تێکۆشانی ئازادی گەلاندا تۆمار کرد. هەروە لە بەردەوامی ڕاگەیاندراوەکە داهاتووە سەرخۆشی خۆمان لا بنەماڵی هێژای هاوڕێمان تیژدا هاوڕێیانی ئینتەرناسیۆنالیستمان و هەموو گەلان دەکەین و بەڵێن دەدەین جیهانێکی سۆسیالیست ئازاد و یەکسان پێک بهێنین. زانیاریەکان لەسەر ناسنامەی تیژدا زاگرۆز بەم شێوەیە. کەیلی فریگانگ بە ناسناوی تیژدا زاگرۆز لە هەمبورگ لە ئەڵمانیا لەدایک بوو لە 29 نیسانی 2025 لە عەزاب شەهید بووە.
لە شاری ڕەقا بۆ شەڕوانی قەسەدا عەمار محەممەد موسڵم بە ناسنای بروس کۆبانی کە لە 29 ئایاری 2025 شەهید بوو بەراسمی پرسا بەڕێوچوو بە سەدان دانیشتووی کانتۆنی ڕەقا و هەندامانی ڕێکخراو مەدەنیەکان و هێزە سەربازیەکان و پارتە سیاسیەکان سەردانی خێمەی پرسەکان کرد. هاوسەرۆکی ئەنجومەنی بنەماڵی شەهیدانی کانتۆنی ڕەقا ئەحمەد ئەلشێخ ئاوتاری پێشکەش کرد و هەروەها بە ناوی ژنانی ڕەقەوە فەیزا ئەلحەمود سەرخۆشی لە بنەماڵەی شەهید کرد. لە بەردەوامی مەراسمەکەدا هاوسەرۆکی ئەنجومەنی شاری ڕەقا لوێ ئەلعیسا ئاماژەی باڕەنجی شەهیدان لە پاراستنی ئەمنیەتی هەرێمەکەدا مەراسمەکە باوتنەوەی دروشم کۆتایی پێیان. لە شاری حەسەکە کۆنگرەی ستار دژ بە کوشتنی ژنان ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە و ڕاگەیان وەک تەفگەری ژنان کوشتنی پێشوەختە و بێجیاوازی و بە ئەن قەستی کچان و ژنان ئیدانە دەکەین. کوشتنی ژن باواتای کوشتنی ژیان و کوشتنی خەبات و دەستکەوتە مێژوویەکانیانە. هەروەها کۆنگرەی ستار باس لەوەش دەکات داوا لە دامەزراوە پەیوەندیدارەکان دەکەین ئەرکی خۆیان جێبەجێ بکەن و تونترین سزا بەسەر تاوان باراندا بسەپێنن بۆ ئەوەی بتوانن ڕێگری لە دیاردە مەترسیدارەکان بکەین. جیامەژێ لە ماوەی ڕابردوو لە شاری حەسەکە 4 ژن کوژراون. چەتەکانی سەربات دەوڵەتی تورک لە درێژەی کارە تاڵانکاری و قڕکردنە ژینگەییەکانیاندا نزیکەی 55 دارە زەیتونیان لە ئافرین بڕیوەتەوە چەندین باخی دیکەشیان ڕیشەکێش کردو و لەگەڵیشیدا ماڵ و مڵکی دانیشتوانەکەیشیان تاڵان کردووە. باگوێرەی ڕێکخراوی مافەکانی مرۆڤی ئافرین سووریا بنەماڵە و کەسە نزیکەکانی چەتەکانی سەربات دەوڵەتی تورک ڕۆژی هەینی 30 ئایاری 2025 لە گوندی حەسێ میرکانی سەرباشاری ماباتی سنووری ئافرین 25 داری زەیتونیان بڕیوەتەوە و لە کوندی مەخار جەخەقیش 70% باخ و باخاتی مستەفا حەمودی جوتیاریان ڕیشەکێش کردووە. ئەمان سەرچاوە ئاماژەی بەوەش کردووە چەتەکانی سوڵتان سولەیمان شا ناسراو بال ئەمشات کە لە ئەفرین جێگیرکراون لە گوندی مەخارجەقە ڕزوو باخەکانی کۆمەڵێک جوتیاریان وێران کردو و ئۆتۆمۆبیل و موتۆرسایکلی دانیشتوانی گوندەکانیشیان دزیوە. ڕێکخراوی مافەکانی مرۆڤی ئەفرین سووریا ڕاشیگەیان بنەماڵی چەتەکان لە درێژەی تاڵانکاریە ژینگەییەکانیاندا لە 28 ئایار باخی زەیتونی جوتیارێکیان بە ناوی نەزیر محەممەد خەمیس ڕیشەکێش کردووە. باگوێرەی زانیاریەکان ئەمڕۆ کۆمیتەی ناوەندی پارتی دیموکراتی کوردستان با سەرپەرشتی مەسعود بارزانی کۆ دەبێتەوە. تەوەری سەرەکی کۆبوونەوەکەی کۆمیتەی ناوەندی پارتی تاوتوێکردنی بڕیاری وەزارەتی دارایی عێراق دەبێت بۆ ڕاگررتنی موچەی فەرمانبەر و موچەخۆرانی هەرێمی کوردستان. ئەم کۆبوونەوەی لە کاتێکا بەڕێوە دەچێت پێشەممەی ڕابردوو مەکتەبی سیاسی پارتی ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە و ڕاگەیان ڕایگەشتی عێراق و هەرێم ئاگادار دەکەینەوە کە حکوومەتی فیدراڵی بەردەوامە لە پێشلکردنی مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان و دوا پێشلکاریشی نووسراوەکەی وەزارەتی داراییە کادژی دەستور و بنەماکانی ڕێکەوتنی پێکهێنانی حکوومەتە و با سیاسیکردنی قوتی خەڵکە. مەکتەبی سیاسی پارتی باسی لەوەش کردووە ئەم بابەتە لە کۆبوونەوەی داهاتووی کۆمیتەی ناوەندی پارتی دەخینە بەرباس و بڕیار وەرگرتن و ئەگەر تا پێشجەژنی قوربان مافوشای سەداراییەکانی خەڵکی هەرێم ڕەوانە نەکرێ هەڵویستی جدیمان دەبێت و ڕایدەگەێنێ. 42 ساڵ بەرلایستا لە کۆتاییەکانی مانگی ئایاری ساڵی 1983 لە زیندانی تەبریز لە ڕۆژهەڵاتی ئێران 59 گەنجی مەهابادی لە پرۆسەیەکی دادگاییکردنی چەند خولەکیدا بە دەست و چاوی بەسرا و گول لە باران کران. بەڵام هەواڵی گول لە بارانکردنی ئەو گەنجانە ڕۆژی 2 حوزەیرانی 1983 با فەرمانی قایم مەقامی مەهاباد بڵاوکرایەوە. جێ ئاماژەیە ساڵی ڕابردوو زیاتر لە 50 کۆڵبەر کاسبکار و هەوڵاتی لە ناوچە سنووریەکان با تەقی هێز ئەمنیەکانی ئێران گیانیان لە دەست و زیاتر لە 250 کەسیش بریندار بوون. هەروە ئەم ساڵش تا مانگی ئایار زیاتر لە 20 کۆڵبەر کوژراون و زیاتر لە 135 کۆڵبەریش بریندار بوون. عباس عێراقچی
وەزیری دەرەوەی ئێران ڕێگەیان لا کۆبوونەوەی حکوومەتی وڵاتەکەی نامەیەکی ئەمریکا کە نامەی گەیشتن بە ڕێککەوتن لەسەر بەرنامە ئەتۆمیەکەیەتی لەلایەن عومانەوە بۆ تاران نێردراوە خرایەتە ڕوو. دەشڵێت بەم نزیکانە تاران وڵامی نامەکەی ئەمریکا دەداتەوە. میدیاکانی ئێران بڵاویان کردوتەوە تاکو ئێستا وردەکاری ناوەڕۆکی نامەکەی ئەمریکا نەخراوەتە ڕوو، بەڵام ئێران ئامادەکاری بۆ وەڵامدانەوەی نامەکە دەکا. هەروەها عراقچی و تووشەتی بە ئەگەری زۆرەوە ئەم نامەی ئەمریکا کاریگەری ئەرێنی لەسەر دانوستانەکانی نێوان هەردوو وڵات دەبێت. جیاماژێ تا ئێستا 5 گەڕی دانوستانەکانی نێوان ئەمریکا و ئێران با نێوەنگێری عومان لا مەسقەتی پایتەختی وڵاتە و ڕۆمای پایتەختی ئیتالیا بەڕێوە چووە. ڕێکخراوی کۆمەڵی مافی مرۆڤی کوردستان لە راپۆرتێکدا ئاماری کوشتنی ژنانی لە ڕۆژهەڵاتی کوردستان بڵاو کردەوە. لە راپۆرتەکەدا هاتووە لە مانگی ئایاری ئەم ساڵدا لە ڕۆژهەڵاتی کوردستان 10 ژن کوژراون. هەروان 9 ژن لە ناوچە جیاوازەکانی ڕۆژهەڵاتی کوردستانیش ناچار بە خۆ کوشتن کراون. جیاماژێ لە ساڵی ڕابردوو لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران 158 ژن کوژراون و هەروەها 16567 توندوتیژی خێزانی دژبا ژنان تۆمار کراوە. لە پێشاتێکی نوێدا ئیسرائیل کاتس وەزیری بەرگری ئیسرائیل ڕایگەیاند فەرمانی باسوپای وڵاتەکەی کردووە بەبێ گوێدانە ڕێککەوتنەکانی دانوستان پێشڕەوی بکەن لە غەزە. هەروەها ڕاشیگەاندووە فەرمانی بەهێزەکانی وڵاتەکەی کردووە هەموو تواناکانیان بەکاربهێنن بۆ پاراستنی سەربازەکانیان و لە ناوبردنی هەمە. ئەمە لە کاتێکدا ئیداری ترامپ چاوی لە ڕێککەوتنە بۆ ڕاگررتنی جەنگی غەزە و گەڕانەوەی بارمتەکان کە لە ڕێگەی ستیڤ ویتکۆف نێردەی تایبەتی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێشنیازێکی بۆ ئاگربەستی غەزە پێشکەش کردووە و ئیسرائیل و حەماس داوای گۆڕانکاری بە شکلە خاڵەکانی پێشنیازەکان کردووە. لە دوایین داواکاریشدا حەماس پێداگری لەسەر ئاگربەستی هەمیشەیی دەکات و ڕەزامەندیشی نیشانداوە بۆ ئازادکردنی 10 بارمتە و 18 تەرمی ئیسرائیلی. هاوکات وتەبێژی دامەزراوی مرۆیی غەزە کە ئەمریکا پشتیوانی دەکات ڕایگەیاندووە ئەو دەنگۆیانەی باس لە کوژران و برینداربوونی دەیان کەس دەکەن لە نزیک دوو ناوەندی دابەشکردنی هاوکاری مرۆیی ڕاستنین و وتەبێژی دامەزراوی مرۆیی غەزە ڕاشیگەن هاوکاریەکان بە باشی دابش کراون و ئەو دەنگۆیانەی باس لە کوژرانی هاوڵاتیان دەکەن لەلایەن حەماسەوە بۆ شێواندنی ڕاستیەکان بڵاو دەکرێنەوە. گەیشتینە کۆتایی گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرە هەر شاد بن.